بۆ یەشتێک هەیە لە ئینسانە پێوترێ جینی خوا the God gene جینی خواناسین جینی ئیمان جینی سپیرچوال جینی ڕۆح ئەم جینە عولەمان کە ئەکادیمیای ئەمریکی ئەڵێ پێوتێ جینی VMAT2 ئەمە جینی خوایە عولەمانی نەفس زۆر جار کە یانەوێت کلێنێکی ڕۆحی بۆ ئینسان پڕکەنەوە لە ڕێی ئەم جینەوە عیلاجەدەن و لە ڕێی ئەم جینە و لە ڕێی ئەم هاوکێشەیەوە لە ئینسانەکە نزیکە بنەوە بەڵێ بۆیە پاسکال بوێر لە مجەلەی نەیچەرە ساڵی 2008 بەحسێکی نەکا ئەڵێ لە ناو هەموو ئینسانێکە دین ڕەچەڵەکی داکوتاوە بۆیە هەندێ لە ڕیسێرچەرەکان ئەڵێن لەوانەیە ملحیدی عیارە 24 نەبێت لە هەموو دنیاە بۆ چکە لە مجلەیەکی ترا کە پێوتە نیو ساینس ئەفەرمێ الإلحاد أمر مستحيل نفسيا بێدینی ئەسڵەن لە ئینسانە مستحیلە ئیلا ئەم بێدینە ئیمانی بەکەم بە کۆمەڵێ مقدسات و مانەوەی ڕۆح هەیە بە شێوەیەکی بەردەوام ئیلا کۆمەڵێ مەبادیع و معتەقەداتی هەیە کاتە ئینسان زۆر زەحمەتە بڵێ من ملحیدم زۆر زەحمەتە بڵێ ئەثایستم زۆر زەحمەتە بڵێ ئیمانم بە هیچ نییە وا ئەڵێ بەڵام خوا لە ناخی خۆیانوان نییە بۆیە وەجەحەدوا بها ئینکاریان کرد بەڵام وەستەیقەنەتها ئەنفوسهم سووریش لە ناخی خۆیانەیان زانی هەڵەن بەڵێ بەڕێزەکانم